دۆستێک بۆی گەڕامەوە ئەو لە عسکەریە بووین ئەو لە چاڵێکا بووین ئەو سبحان الله ئەو قاچم ڕاکشا بوو ئەو یەک تۆز ئەوتم وەڵڵاهی قاچم خەریکە ئەتەقێ پۆستاڵەکانم زۆر تەسکە بە دایانێم ئەو هەر پۆستاڵەکانم هەر ئەوەندە دانا ئەو سبحان الله مارمێلکەیە کات قاچی گەست ئەو مارمێلکە قەدە ئینسان ناگەزێ ئەو نازانم چی بوو قەپێکی لێگرتم ئەو منش دارێکم هەڵگرت و کەوتمە شوێنی ئەو سبحان الله یەک تۆز دوور کەوتمەوە هەر ئەوەنە دوور کەوتمەوە یەک شوێنەی من ڕێک ساڕۆخێک لێدا هەموو ڕەفیقەکانم تیا چون بەس من نەبێ ئەو دوایی تێگەیشتم ئەم گازە بچووکەی ئەم بۆ بەقای هەموو حیاتی من و هەموو ژیانی من زۆر کات ئەبێت ئینسان بە ئەهوەن شەی خۆی گەورە دەرگاکەی لێ ئەکاتەوە لە نەزەری منە ئەم مشکلەیەم زۆر گەورەیە واللهی کەس تووشی مشکلەیەک نە وەکو مشکلەکەی من جاری وای ئینسان دائەنیشێەوە ئەزانێ کێوێکی گەورەی مشکلەکە بەسەر سەریەوە نازانێت بە هەوایەکی زۆر سەهل ئەم مشکلە لەسەر سەری لا ئەچێ بە ئەهوەن شەی بە ئەدنا شەی جاری وا هەیە داوات کردو بەیانی زوو خوای گیان لەژێر ڕەحمی خۆتا بمژێنی ڕەحمم پێ بکەی یا فەتاح هاتوویتە دەرەوە ئەکەوی تەسەور ئەەکەی لەم کەوتنە ئەمە زەرێکی زۆر گەورە بێ و هەڵقی دەرگا بێ نازانی ئەمە هۆکارێکە بۆی خوای گەورە دەرگایەکی تری لێکردیتەوە لە مردن یا لە موسیبەتێکی زۆر گەورەتر ڕزگارت بوو بێ